إيرا راديو دنگی گله. لەرکێبی سەرمانن سڵاوتا لە بەم کاتتان باش بەڕێزان بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەین بیسەرمان بن. لە دەستپێکی ئەم بوڵتەنەشدا دەچینە ڕۆژاوای کوردستانەوە لەوێ هێرشی فڕۆکەی بێفڕۆکانی دەوڵەتی تورک بۆ سەر ئۆتۆمبیلی هاوڵاتێکی مەدەنی لە گوندی ئەنبەتەی ڕۆژهەڵاتی کۆبانێ ڕوویداوە کە بەهۆی ژنێک و پیاوێک بریندار بوون. بەیانی ئەمڕۆ فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک ئۆتۆمبیلێکی هاوڵاتێکی مەدەنی لە گوندی ئەنبەنەی ڕۆژهەڵاتی کۆبانێ بردومان کردو بۆ گوێرەی ئاژانسی هەواڵی هاوارنووس بۆ هێرشەکەەوە عەلی موستەفا و هاوسەرەکەی بەناوی حەلیمە محەممەد بریندار بوون و بۆ وەرگرتنی چارەسەر گەێنراونەتە نەخۆشخانە هەر لە ڕۆژ ئاوای کوردستانەوە محەممەد موستەفا ڕۆژنامەوان لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە دو زانیاریمان دەداتێ. محەممەد سڵاوت لەبێ بەیانیت باش پێمان بڵێ دو زانیاری لەباری بۆرتمانەکە ئەمڕۆ چییە؟ بله دماوجی باش به دو ساعت نواره دا جاره گدن جالی دولت ترک آداگر کر بریا بالافرین خواهین به مروف و ولاتین باجار کوبانی کرن آرماج کو دو لسر ریاد ناوری باجار کوبانی هروها باجار گریسپی داگر کری لگند عیبت عربه که ولاتین هات آرماج گرتن دا انجام ده دو ولاتین کو هفجینه هبن هاتن بگرانی و هاتن بریندار کرن و بریندار را کرن نخوشخانه کوبانی حتی نهاجی ده و نخوشخانه ده تداوی دبینن ناویوانجی ببی آویه حلیمه محمد عثمان اروها هفجینه و علی مصطفى عثمان کو دوی عربی دابون هاتبون آرماج گرتن جالی دولت ترک آداگر کر برین وانجی گرانن هاد نخوشخانه ده تداوی دبینن گند عیبت بخوا لروجلاتی باجار کوبانی نیزی 15 کیلومتریان دکوه کما بحث کرد لسر ریاد نامبری باجار گریسپی و اداورکری هروا باجار کوبانی دا دکوه گند بخواج نیزی سینور نامبری باکور کورسانی و حریم باکور روجلاتی سوری دا دکوه اف نجاره که کو جالین دولت ترک آداگر کرد ولاتی تنا آرماج گرتن عربی ولاتیان تنا آرماج گرتن هرواها کارگهن ولاتیان تنا آرماج گرتن جین بیناسازی بریا بالافرین وانه بمرو تنا آرماج گرتن بطایبت دوازن بحثا و مجارش بکم گندوارین هانه کو لسر سینور نابری باکور کردستان و حریم باکور روجلاتی سوری دا دکوین هر تمی لراست ایریشن داگرکریا ترکیه تن چه بریا چکین گرابن گوگون تنا تو باران کرن چه بریا بالافرین خواهیم به مروبن ولاتین و گندواران تنا آرماج گرتن یعنی دخوازن ولاتین دو گندواران در حد جیان نکش و گندان کوشبر ببن طایبت دواره چاندنیه دا گوگلک او گندوارن هان سر سینور دکوین بخواد دا برا حال سر چاندنیه دکن زویه وان لسر سینور دکوه نکارم براحتی در واسی ناو زویه خواهی ببن که هر تمی جالی ارتش هاتر که آداگر کرد به چک گرام به مرمیان هروها بریا بمباران بریا بالافرین بمرو تنه آرماج گرتن شوا دو دیسا بیاره گمانها بحث کرد هات رودان هروها نابا باجار ده هر تمی ولاتین باجار کوبانی ولاتین باکور روجلاتی سوری جالین بالافرین بمرو بین دولت ترک دبن آرماج. باشە محەممەد جگە لەو زیانانەی کە باست کردووە پێم بەڵای بەگشتی ڕۆژی کۆبانێ و باری دەرونی هاوڵاتیان چۆنە ترس و دڵە ڕاوکێ بۆیە و بردمانانەوە بڵاو بۆ تۆ یاخودنا؟ بله آری اتمسفر هم بیشتر یا ولاتین کوبانی گود درباره ایریشن کو چید بن یعنی ناب گوتن خدا آنی زمان کو نجاره که ایریشی کی ببینگی پیکت لسر ولاتیان یعنی افیدی باید دوباره دبل لسر ولاتیان دم آرماج گرتن یک چید به دم عربی کتی آرماج گرتن ولاتیان کتی آرماج گرتن ولاتین کوبانی ولاتین حریم یک سر بری خدادن جهه بیاره بکار بن برینداران بگهینن نخوشخانهان هر بحال همبری بان ایریشن دولت ترک گو ایدی آرماج ویا که باش فهم کرنا گو دولت ترک آداگر کرد خوازه امبیجن حالاتین باکور روجلاتی سوری ولاتین
روجاوی کردستان کو کوشبر بکه دوری سینور خوابخه کو اوجی بریا هم شر تایبت گل دجی گل هرم دده مشهدن هم جی بریا ایریشن خای هان هوایی و توباران گل سر خلقه دار رو دده یعنی به تایبت خود کرنا آوا جمع فرات یک جوان چکن هان کل همبری هرم دده مشهدن براستجی لهمبری بان پلان کوشبر کرنه پلان قرکرنه و دولت ترک آداگر کرد دیجی گل هرم ده مشاندن به انجام دیبنجبر براستجی ولاتین هرم باش اویک فهم کرنه ایدی الوسط وانجی او کو تجاری ام نهایلن خون و خیال داگر کنن سر آخا ما پیکور من همبری بان ایریشان برخوا بدن من همبری با ایریشان ببن برسف تجاری جی سری داگر کنن را ناتاویدن شخوایی رو جاری منظمه سارا دجیرخستان سارا داخلی درباره به بویاره دهات امبیجن هات دایم به طیبت گو اویریش هم وقتی گو 2 سال وگرا دامزراندنا کجا که بو گل به درجه هات جالی جنین کانتون فرات دا بازار جنین بازار کوبانی هات بو پیروز کردن هم وقتی به ایریشه هات بو داخلی خودجی آستا تکوشن الهمبری داگرکری هر وها بالک شاندن سر ترسا داگرکران جنا تکوشر و طیبجی شورش روجاوی کردستان بناوی جنیت ناس دنیا اکسپاس دکم محمد مصطفی روشنامه‌وان لکوبانی و لگل مانبوی روزی که خوشتان هبت گل اکسپاس پارێزەرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان کە ماوەی زیاتر لە 3 ساڵە ناتوانن هیچ زانیارێک لەوبارەی وەربگرن بەمبەستی ئەنجامدانی دیدار داواکاریکیان پێشکەش کردووە هەرێک لە ئیبراهیم بڵمەس سۆزان ئیکبا ئیمران ئەکمەکچی و جەنگی سوورکلی لە پارێزەرانی نووسینگی یاسایی سەدە بووی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان ئۆمەر خێری کۆنان حامڵی هەڵگرتنەوەی ساکتاش ئەنجامدەن سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بورس و بەڕێوەبەری زیندانی ئیمرالیان کردووە لە 25 یاداری 2021 تا وکێسە هیچ زانیارێک سەبارەت بە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان بەدەست نەگەیشتووە پارێزەرانی ڕێبەر ئۆجۆلانیش هەفتانە 2 جار داوای ئەنجامدانی دیدار دەکەن لەگەڵ ڕێبەر ئۆجۆلاندا بەڵام بە پاساوی سزای دیسپلین دەوڵەت هەمیشە ڕێگرە لە ئەنجامدانی دیدارەکان دەستەی دەستپێشخەری کامپێنی ئازادی بۆ ئۆجۆلان چارەسەری سیاسیش بۆ دۆزی کوڕ بە ناونیشانی دیالۆگ لەگەڵ ئۆجۆلاندا لە نێوان ڕۆژانی 15 بۆ 22 حوزەیران چالەکی نێودوڵەتی ببورن بەڕێوە دەچێت لە چوارچێوەی کارەکانیدا دەستپێشخەری کامپێنی ئازادی بۆ ئۆجۆلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کوڕ لە دژی گۆشەگیری ئیمرالی داو لە ڕۆشنبیر و خەباتکاران و ژمارێک لە چالاکوان و هونەرمەند و سەندیکاکان و چەندین لایەنی دیکە کراوەکە لە نێوان ڕۆژانی 15 بۆ 22 حوزەیراندا لە چالەکی دیالۆگ لەگەڵ ئۆجۆلان و بڵاوکردنەوەی فکری ڕێبەر ئۆجۆلاندا بەشدار بن سەبارەت بۆ بابەتەی دەستپێشخەری ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە ئەمەژێ بۆ کردووە کە ڕێبەر ئۆجۆلان زیاتر لە 25 ساڵە لە ژێر گۆشەگیرێکی سەختدایە بۆیە ناتوانین باوەڕ بە کۆمیتەی ڕێگری لە شکنجەی CPT و ئەنجومەنی ئەوروپا و دادگای مافەکانی مرۆڤ بکرێ و باس لە نووسینەکانی ڕێبەر ئۆجۆلان دەکا هە لە ڕاگەنراوەکەدا و دەڵێ نووسینەکانی ڕێبەر ئۆجۆلان ئیلهام دەدا بە ڕۆشنبیر و کۆمەڵگا و باسییان لەوە کردووە کە عەبدوڵڵا ئۆجۆلان وەکو ڕێبەرێکی کورد لە سووریا دەرکەوت و دوای ساڵانە گۆک و پێشەنگا یەکو پێشەنگی کۆمەڵگەی دیموکراتی ئازادی فرەنەتەوەی فرە باوەڕداری گەڕایەوە لە ژووری تاکە کەسی زیندانی فەلسەفەی ژن ژیان ئازادی پەرەپێدا و لە سەدەی 21دا بۆتە دروشمی ژنانی سەرهەڵدەر و تێکۆشەر لا شارەدەی ڕزگاری سەربەیداری گەرمیان ڕۆژی دۆمی مەراسیمی سەرخۆشی شەید بێنەرفاق ناسراو بە دڵخواز گەرمیان بەڕێوەچوو کە لە سیوێکی یاداری ئەمساڵ لە کوێی زاب شەید بووە لە بەرخۆدانی دژی دەوڵەتی تورکدا لە مەراسیمەکەدا جومعکاری متەبێژی تەفگەری ئازادی بە ڕۆژنوێژی ڕاگەاندووە لە دۆم ڕۆژی مەراسیمی سەرخۆشی شەید بێنەر سوپاسی خەڵکی گەرمیان و کەسوکاری شەیدان دەکەین کە هەمووان خاوەنداریان لە شەهید کرد. لە دوم ڕۆژی پرسەی شەید دڵسۆزگەرمیاییدا وەستاوین لای ماڵی شەید و لێرەوە سوپاسی تەواوی خەڵکی ڕزگاری و کەلار و گەرمیان و دەوروبەریەکەینکەوە خاوەندارێتیان لە شەید کرد و لە پرسەکەی ئامادە بوون هەروەها سوپاسی خانەوادەکان دەکەینکەوە خاوەندارێتێکی باشیان لە شەید کرد و ئەو خانەوادە بەڕێزە زیاد لە 8 شەیدیان هەیە تاکو ئێستا لە کاروانی ڕزگاری ئازادی و ڕزگاری بۆ گەلی کوردستان 8 شەیدیان دا و خاوەن قوربانیەکی زۆر لە گەرمیانە و ئێمە پەیامانەوەیەکەوە بتوانین وەکو هەڤاڵانی شەید دڵسۆز گەرمیانی
بەردەوامی ڕێگا و ڕێبازەکەی بین بەردەوامی ئامانجەکانی بین بتوانین ئامانجەکانی پێک بێنین و بتوانین لەمە دو زیاتر کار و خەبات پێش بخین تاکو و خاوەندارەتی لە شەید بکەین و ئەو پەیامی کەوا شەید هەڵی گردووە ئێمە بەرجەستەی بکەینە خۆمان. ئێمە هەر شەیدێک ئەکەوێت پێویستە بەگەلی کورد بەگشتی هەموو چین و توێژەکان خاوەنداری لە شەید بکەن بۆی لە پرسەی شەیدا یەکڕیزیەک یاکیزیەکی کۆمەڵایەتی نەتەوەی دروستکەین چی لە ئامەد بێت چی لە ئەفرین بێت چی لە کرماشان بێت چی لە کەلار بێت. گرنگ ئەوەی ئێمە خاوەندارەتی لە هەو شەیدە بکەین و لە وەکو کۆمەلگای کوردی بە چاوێکی باش بڕۆی ئەو شەیدەوە پرسەکەی بە شێوەیەکی جوان بڕات بڕاتڕێەوە لە مەراسیمی باشتری بۆ بکەین تاکو بتوانین مەراسیمێک باش بۆ شەید بکەین تاکو دوژمن بزانێت کەوا گەلی کورد لە پشت شەیدەکانێتی خاوەنداری لە شەیدەکانیانەکە و خوێنی شەید لە عەرزامێنێ هەروەوە ئەبێت تۆڵی ئەو شەیدانیش بکرێت. شەوی ڕابردوو فڕۆکەیەکی دەوڵەتی تورک بردومانی سنووری برادۆست و بە دیاریکرای گوندی ناودارۆکان لە سنوورەکە بردومان کرۆ بەهۆی پێشمەرگەیەک شەهید بووە بە پێی زانیاریەکان کە دەست ڕادیۆی دەنگی گەلکەوتووە. ئەو ئۆتۆمبیلێک کە کراوەتە ئامانج لە جۆری توێتا هایلوکۆس بووە بەهۆی هاوڵاتیەک کە پێشمەرگە بووە شەهید بووە. بەرەبەیانی ئەمڕۆژ دوای گەڕانێکی زۆر خەڵکی سنوورەکە تەرمی ئەو پێشمەرگیان دۆزیوەتەوە کە کەوتوو بە ناو ڕووبارێکی سنووری گوندەکەەوە. سەرۆر حاجی قادر ئەو پێشمەرگەیە کە بەهۆی بردمانەکەەوە شەید بووە تەمەنی 46 ساڵە باوکی سێ منداڵ و لە سیدەکان کە لەوێ پێشمەرگە بووە کە هێزەکەی سەر بە پارتی دموکراتی کوردستان بوو واتە پێشمەرگەی پارتی بووە و خەڵکی گوندی شێخڕەشەیە. و هاوکات کاروان فەیسەڵ بەڕێوەبەری تەندروستی سیدەکانیش ڕایگەیاندووە کە فڕۆکەکانی چورکیا ئۆتۆمبیلێکی پێشمەرگیان کردوتە ئامانج دوای ئەوەی دەکەوێتە ناوڕووباری گوندی دارۆکان گیانی لە دەستا بە هەمان شەوە بەڕێوەبەری تەندروستی ئەو سنوورە هەواڵەکەی پشڕاست کردوتەوە. بردومانەکانی دەوڵەتی تورک تەنها بۆ لە ناوبردنی هاوڵاتیانە بەڵکو ئامانجێکی دیکەی بۆ بە جینۆسایدی ژینگەشە پێنجێنێکەکە لەو ناوچانێک کە بەردەوام دەوڵەتی تورک هێرش دەکاتە سەری زیان بە ژینگە ناوچەکە دەگەێنێ چەند ژینگە پارێزێکیش لەو سنوورە باس لەو بردومانانە دەکەن و دەڵێن تەنها لە ساڵی ڕابردوودا 58,000 دۆنم سوتاون. شێکی شاخاوی و ژینگەیەکی پاک و دارستانێکی باشی هەیە ئەمە یەک لە ڕووی ئەوەی کە ژینگەکی پاکی هەیە و ڕێکخراوە ژینگەیەکان چەندی ساڵە هەڵمەتێکیان ڕاگەیاندووە هەڵمەتی نەمامان هەیە کە لە ناو شار و شارۆچکەکان و ناو لادەکانە نەمامیان چاندووە ئەوەی کامێتەوە دارستانەکانن کە بەداخەوە لە هاوینانە تووشی ئەوە ئەبن کە گڕ بگرێن بسووتێنرێن لەوانەیە بەهۆی تۆبارانەوە بێ لەوانەیە بەهۆی نەزانینەوە بێ لەوانەیە بەهۆی گەشتیارێکەوە یاخود کەسێکەوە بێ کە دێت لێ بە شێوازێکی نازانستی یاخود نەزانانە شارەزە ئاگرەکە کاتەوە ناکەوە پریشکی ئاگرەکە بڵاو بێتەوە چەندین دۆنم بگرە چەندین هێکتار زەوی کە جاریوە هەیە بە 5 ڕۆژ 6 ڕۆژ برادرانی گروپی ملەکەوە عزیەتیان کێشەوە لەگەڵ ژینگە دۆستان و لەگەڵ گوندنشینانە ئەم ئیشانەیان جێبەجێ کردو ئاگرەکانیان کوژاندوێتەوە بەڵام بەداخەوە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە دارستانێکی زۆرمان لە ناوچەی پێنجۆنا لە ناوچووە کە هۆکارەکانیش زۆرن یەکێ لە هۆکارەکان کە هەیە گەرما بڵی گەرمی زەوی کە زیای کردووە بۆمبارانکردنی سنوور ناوچە سنووریەکان کە هەیە لەلایەن دراوسەکانمانەوە کە ئەمەش وەکارێکی ترە بۆەوەی کە ژینگەکانمان بسووتێت و گڕ بگرێ و ئاگر بکەوێتەوە. دارمان هەیە قوربان بەداخەوە دارمان هەیە 150 ساڵە بێ کە سوتا و بۆ بە قەرەبروت بۆ بە خەڵوس ینی دارمان هەیە کە تەمەنێکی زۆری هەیە بەداخەوە لە ئێستا کەیتر هیچ ئاسەوارێکی نەماوە و هەندێک لە گوندنشینانیش بەداخەوە کام قسەیاکەم لە پێناو کەمێک پارەیە باوا بڵین هاتوو زۆری لە دارەکانیان بڕیوە بۆ خەڵوس. بردومانێکی فراوانی ئەم ناوچەی کردووە ساڵانە کە بۆ تۆی سووتانی بڕێکی زۆری دارستانەکان و دارەکان کە تەنها لە ساڵی 2023دا بەهۆی هەم بردومانەوە هەر ئەم ئاگرانش کە ناخۆی ئاکرانەوە واتە تەنها هەر بردومانە نزیکی 58,000 دۆنم یان زیاتر لە 58,000 دۆنم کە حساب کراوە زەوی سوتاوە کە داری چەند ساڵی تیا بووە کە بەڕاستی زەرەر و زیانێکی زۆری هەبوو بۆ ژینگەکە ئەمە بۆ کۆی کە ناوچەکە لە بەردەم ئەم کاولکاریە بۆ بۆنی ئەم بردومانانەوە پێویستی بە هەڵبەتاوە کە لە توانای خەڵکانیە لە توانای حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانێک کە پەیوەندیان هەیە لەگە وڵاتانی تردا کە بەڕاستی پێویستە ئەو بردومانە ڕابگیرێ لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە یان هەر بابەتێک بە هەر جۆرە میکانیزم بێ گرنگەوەیە کە سروشت و ژینگەی ناوچەکە پارێزراوە.
چاودێرێکی سیاسی دەڵای فشاری نێودەوڵەتی بنبەستی دواخستنی هەڵبژارنی پەرلەمانی هەرێمی کوردستان هەیە. ئەمەش هاوتاری بێت لەگەڵ خواستی پارتی دموکراتی کوردستان و دەڵێ لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا کۆبوونەوەیەک لەنێوان نەچیروان بەرزانی و سەرکردەی لایەنەکانی باشووری کوردستان ئەنجام دەدرێت بنبەستی پرسی دواخستنی هەڵبژاردن. سەردار موستەفا چاودێری سیاسی لەباری هەوڵەکان بۆ دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمی کوردستانەوە بە کەناڵی بەغداد اليومی ڕاگەاندووە فشاری نێودەوڵەتی بنبەستی دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمی کوردستان هەیە. ئەمەش هاوتاری بە لەگەڵ خواستی پەدەکە ئەمەژێ بۆ شکورە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا کۆبوونەوەیەک لەنێوان نەچیروان بەرزانی و سەرکردەی لایەنەکانی باشووری کوردستان ئەنجام دەدرێت بنبەستی پرسی دواخستنی هەڵبژاردن. مەڕێزان هەر تایبەت بە هێرشە داگیرکارەکانی دەوڵەتی تورک سەردار علی فەرماندەی سەربازی دەڵێت دوژمنەکان هیچ کات درێخی ناکەن لەوەی چۆن یان بە چ ڕێگایەک لە ناومان بەرن بۆ ئێستا تورکیا شەڕی لە چیاکان و هێناوتە ناو شار و گەڕەکەکان. سواس دەستخۆشتان یەکەم بەنسبەت هێرشەکانی دەوڵەتانی دراوسێ بزات تورکیا و ئێران و کە ئەمانە هێرشی بەردەوامن و هەمیشە هەوڵانداوە ئەوان هیچ هەموو بۆنەکان خۆزنەوانێ بۆ نمونە هەر کاتێک نێوماڵی کورد ڕێک بێت ئەوان بەردەوام هەوڵی ئەوادن کە نێوماڵی کورد تێک بنوانێ و هەر کاتێکیش نێوماڵی کورد ئەگەر تۆزێک ناڕێکی پێوە دیار بێوەتە سەرکردایەتی سیاسی کورد نەتوان لەگەڵێکدا بنیشن و ئەو کاتانەش بە هەمان شێوە سوپای داگیرکەرانی تورک و ئێرانیش و بەردەوام لە هەوڵی ئەوە بن کە تەشوشێکی گەورە و بخەنە سەر هەرێمی کوردستان. بۆیە باشترین دەرفەت باشترین هەل ئەوەیە کە میلەتی کورد ئێمە لەگەڵم قۆناغانەیە ڕاهاتووینە بەڵام پێویستە سەرکردایەتی سیاسی کورد و هەوڵ بدەین کە ئێمە پێکەوە دابنیشین نێوماڵی خۆمان ڕێبخێنەوە. هەر کاتێک کە ئێمە نێوماڵی خۆمان ڕێخستەوانێ ئەوە هیچ کاتێک هیچ وڵاتێکی دراوسێ ناتوانێت دەستدرێژی بکاتە سەر هەرێمی کوردستان یان هەوڵی ئەوە بدا کە تۆباران بە تایبەت یانیسا شەڕەکانی شەڕی ئێستاش گۆڕاوە یانیسا بۆتە چۆن بڵێ شەڕی تەکنۆلۆژیا ینی بۆتە شەڕی ئەم شەڕێکی ئێستاکانە ئەیبینی کە بە درۆنە ینی بەداخەوە ینی سەرەکەی هەندێک جار هەنێ هێرش هەیە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان ئەکرێتە سەر هەنێک چۆن بڵێ ئەحزاب هەنێک هەدری سیاسی سەرێکی ئەمانە لە خۆی گومانێکی زۆر لای تاکی کورد دروستەکە ینی من لە ماڵێکی خۆمە هەست بە نائارامیەکەم کە سەرێکم دۆستێکم کەسێکم یان سەرکردەیەکی حیزبێکی سیاسی سەرەکەی لە سوچێکی ئەم کوردستانەیە سەرەکەی ئەم درۆنە ئەیدۆزێتەوانێ. بۆیە پێویستە تاکی کورد هۆشیاری ئەومان هەبێ کە ئێمە دوژمنەکان هیچ کاتێک درێغی ناکەن لەوەی کە چۆن لە ناومان بەرن و بە چ تەریقێک لە ناومان بەرن. لەبەرەوە پێویستەکە کورد ئێمە نێوماڵی خۆمان ڕێبخینەوانێ پێویستەکە بە زووتنی کات هەڵبژاردننی باشووری کوردستان ئێمە خۆمان بڕیاری لێ بتین و بووی نێوماڵی خۆمان ڕێبخینەوانێ و کاروبارە یاسایەکانی خۆمان بخینەوە سەر ڕێگە ڕاستەقینەکەی خۆی چووکە کوردی باشووری ئەنی بەڕاستی لە ئیسا لە مەترسێکی زۆر گەورەیە. دوێنێ دو وڵاتی تری کورد بۆی بەشداریکردنیان لە پیرۆزیەکانی یاخود لە پیرۆزبایەکانی جەشتی نەورۆزۆ لەلایەن دەستگای ئیتلاعاتی شاری میان دواوی ڕژێمی ئێرانەوە مان کراون و پاشان دەستگیر کراون. هەرێک لە ئومێد قادر نەژاد و محسین قادرە ڕەش کردوکان خەڵکی گوندی حاجی حەسەنی شاماتی سەر بە شاری میان دواوی ڕۆژهەڵاتی کوردستانن کە سنوور لەگە شاری مابادا ڕۆژی چوارشەممە لەلایەن ڕژێمی ئێرانەوە دەستگیر کران بە گوێرەی سەرچاوێکی نزیک لە خێزانەکانان دوو هاوڵاتیە کووردە بۆی بەشداربوونیان لە ڕێوڕسمەکانی تایبەت بە پیرۆزکردنی جەشتی نەورۆز دەستگیر کراون و دوای دەست بەسەرکردنیشان بۆ بەندیخانی ناوەندی ئەو شارە گواستراونەتەوە. بەرەبەیانی ئەمڕۆ موشکەکانی ئیسرائیل چەند بنکەیەکی لە ئیسفەهان کردە ئامانج بۆ هۆی ژمارەی زۆر لە گەشتە ئاسمانەکان لە شارەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگیران. میدیای ئێران دەڵێ دەنگی چەند تەقینەوەکی گەورە لە نزیک فڕۆکەخانی ئیسفەهان بیسراون. هاوکات دوو بەرپرسی ئەمریکاش با کەناڵی CBS یاوبەشی ڕاگەیاندووە کە موشکێکی ئیسرائیلی ئێرانی کردوتە ئامانج. سێ بەرپرسی ئێرانی بە ڕۆژنامەی نیویۆرک تایمزیشی گوتو کە هێرشەکە بنکێکی ئاسمانی هێزەکانی ئێرانی لە ئیسفەهان کردوتە ئامانج بەبێەوەی بڵێن ئیسرائیل هێرشی کردووە. بەڵام دوو بەرپرسی سەربازی ئیسرائیل گوتوانە ئێمە هێرشەکەمان کردووە.
کەناڵی NBC و ئاژانسی بلومەرگی ئەمریکیش لە زاری سەرچاوێکی ئاگادار لە دۆخەکە دەڵێ ئیسرائیل پێش هێرشەکە ئەمریکا ئاگادار کردوێتەوە کە دەیانێت لە 24 بۆ 48 کاتژمێر هێرش بکەنە سەر ئیران. میدیای ئێرانیش دەڵێ بنکە ئەتۆمیەکانی وڵاتەکە بە تەواوەتی پارێزراون. دەرپرسانی ئێران دەڵێن بەرەبەیانی ئەمڕۆ سیستەمی بەرگری ئاسمانی لەسەر چەند پارێزگایەکی وڵاتەکە چالاکراوە و کاتژمێر 7:30 خولێکی ئەم بەیانیە بە کاتی هەولێر باسەوە کراوەکە هێڵی ئاسمانی ئێران ڕایگەاندووە کە گەشتەکان لە سەرانسەری ئێراندا ئاسایی بۆتەوە. ئیسفەهان بنکێکی سەربازی ئاسمانی گەورەی تێدا کە لەگەڵ چەند بنکێکی ئەتۆمی و میدیای فەرمی ئێران ئەم بەیانەی دیمەنێکی ئیسفەهانی بڵاو کردووە ڕایگەاندووە کە دۆخی ئیسفەهان ئارامە. کۆمیسیۆنی هەڵبژاردننی هندستان ئامێر و پێداویستی هەڵبژاردننی پەرلەمانی گەیاندە ناوچە دوورەدەستەکان لە بەیانی ئەمڕۆ هەینەوە سندوقەکانی هەڵبژاردن بەڕووی دەنگدەراندا کراوەتەوە. 2500 پارت و لایەنی سیاسی لە هندستان هەن پێشبینی دەکرێت لەم هەڵبژاردنەدا پارتی گەلی هندستان کە حکمی هندستانی بەسەرۆکاتی نارێندرا مۆدی پێکەناوە لە 543 کورسی 400 بەدەست بێنێ. کەیجی براڤین جێگری کۆمیسیاری هەڵبژاردننی هندستانیش دەڵێ کاری زۆر کراون و چالاکی زۆری وەکو ئامادەکاری کراون دڵنیان هەڵبژاردنێکی ئازاد و دادپەروەرانەوان دەبێت. بە گوێرەی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هندستان 970 میلیۆن دانیشتی وڵاتەکان کە مافی دەنگدانیان هەیە 130 میلیۆنیان یەکەم جاریانە دەنگ دەدەن. ئەم بڵا کۆشتی ئەندامی پارتی گەلی هندستانی ژاماژە بۆ دەکە هەرگیز ئەمەمان بە خەڵدا نەهاتەوە بەڵام بەکاری قورس کۆششی بەردەوام ڕازگۆی سەردەکەوین و ئێستا تەنیا کەسی یەکەمی مۆدی وڵات نییە بەڵکو سەرکردەیەکی ڕێزلەگیراوی جیهانی هەڵبژاردننی پەرلەمانی هندستان بە حەوت قۆناغ تاوەکوەیەکی حوزەیران بەردەوام دەبێت. ئەم هەڵبژاردنەدا 8000 بەربژێر لە نێولایەنە سیاسەکان و بەسەر بەخۆ ڕکابەری دەکەن و ئەنجامی هەڵبژاردننیش